تەندروستی کەرکووک ئاشکرای دەکات لە سەدا چلی ئەو کەسانی تووشی کۆرۆنا دەبن لەم قۆناغەدا هەڵگری ڤایرۆسی جۆری ئۆمیکرۆنن. بەڕێوەبەری تەندروستی پارێزگاکە ئاماژە بە تەشەنەکردنی ئۆمیکرۆن لە کەرکووک دەکات و پێشی وایە لە 2 هەفتەی داهاتوودا تەواوی حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە کەرکووک دەبنە جۆری ئۆمیکرۆن. حاليا كورونا منتشر بنسبة أنا بينت بنسبة 30-40%. ئێستا کۆرۆنا بە ڕێژەیەکی بەربڵاو لە کەرکووک بڵاو بووتەوە. بە پێی هەڵسەنگاندنی ئێمە سەدا چلی ئەوانەی توش دەبن هەڵگری جۆرە نوێیەکەی کۆرۆنان کە بە ئۆمیکرۆن ناسراوە. خۆشبەختانە ئەو جۆرە ئاسەوەرەکانی سوکترن لە جۆرەکانی پێشوو. دوونیشانەی دیاری ئۆمیکرۆن گۆڕینی دەنگ و کۆکەی وشکە. ڕۆژ لە دوای ڕۆژ کۆرۆنا جۆری دەلتا کەم دەکات و ئۆمیکرۆن ڕوو لە زیادبوونە. ڕۆژانی داهاتوو تەواوی حاڵەتەکان ڕوو لە ئۆمیکرۆن دەکەن. چارەسەری ئەم جۆرە ئاسانترە، ماوەی ڤایرۆسەکەش 5 ڕۆژە. سەرۆکی ئۆبەی تەندروستی گشتیش لە کەرکووک دەڵێ کوتانی سێم بە ڤاکسینەکە لەم قۆناغەدا بەرگری لەش بەرامبەر بە ئۆمیکرۆن بەهێز دەکات. یەکەم شت ڤاکسین زۆر کاریگەرە دژی ئەم جۆری ئۆمیکرۆنە کە خاستن سێم جەمی ئەوانەی وا سێم جەمۆ دەگرن چونکە مەناعیان بەرزتر دەکاتەوە. ئیجراعاتەوەی کە دەمامکە و دوورکەوتنەوەی جەستەییە دوورکەوتنەوە لە شوێنی قەڵەباڵغ و شوێنی داخراو ئەمانە هەمووی ئەتوانی ڕێگر بێت لە بڵاوبوونەوەی پەتاکە. هینەکەیشی ئەوە نێژ ئەو معلوماتانەیە کەوا ئێستا پێمان گەیشتووە زۆربەی ئەوانەیە کەوا تووشە بن ئەوانەیە کەوا ڤاکسینیان وەرنەگرتووە. لێپرسراوانی تەندروستی کەرکووک هۆشداری دەدەن ئەو کەسانەی کە تووشی جۆری ئۆمیکرۆن دەبن مانەوەیان لە ماڵەکانیان بۆ ماوەی 5 ڕۆژ و پشودان و خواردنەوەی ئاو میوەکان چارەسەرن بۆ کۆرۆنای جۆری ئۆمیکرۆن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.